ڕەوشاندەی ئێمە کە لە بەغدایە بۆ ئەوەیە کە مەسەلەی داهاتی ناوخۆیەک لاکرێتەوە، چونکە داهاتی ناوخۆ یەکێکە لەو مەرجانەی کە لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بڕیاریان ناکە موچەی مانگی 6 سەرف بکەن، بەڵام 3 مەرجاندان نابوو، 3 بابەت. یەکیان ئەوەیە کە مەسەلەی داهاتی ناوخۆیە. داهاتی ناوخۆ هەر هەفتەی ڕابردوو وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ وەزیری دارایی عێراق ڕێکەوتن لەسەر گومرگ کە لە 150 بۆ هەرێم بێ و لە 150 بۆ بەغدا بێ، لەسەر مەسەلەی باج و لەسەر ڕسوماتی وەزارەتەکان ماوەوە. ئێستا حالیان کە لەوێن بۆ ئەو دوو بابەتەیە هیواداری نیمڕۆ بگەنە نەتیجە بۆ ئەوەی کە مەحزەرێکی هاوبەش بنووسرێت و بخرێتە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە موچە پێوەکو باسم کرد موچەی مانگی 6یان ڕەبت کردو بەو مەرجانەوە. ئەو مەرجانە تەنها خاڵێکە ما بۆ لە بینی هەردوولا مەسەلەی داهاتی ناوخۆی پێم وایە ئینشاڵڵا بەشکم ئەمڕۆ کۆتایی بۆ بابەتەش بێ. ئەوەی هەیە پرسینەوە هیچ کێشێک نەماوە، چەند کۆمپانیایەک بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتەکان بەپێی گرێبەستەکان تەعاملیان لەگەڵەکەن. زۆر سپاس.